بۆن خۆش مەوڵ خۆش بۆنتە سەوەند ژەردە بەرەمەیان فنتەشەم بۆن ئیرۆنە بژاک مەدەتی راتیرایی بەرەک بۆنە ئەمە بەرەک بۆنە خۆشختەوەند بەرگە ئاچە ئیرۆنە بژاگە بەرەک بۆنە زەبەختەر نخەشتە ژەغم مەفادات کوودایت فەڵە قگاگان نێبژاک شەفکەکەن ئەمە نێبەت ئاخۆشچن شتەم ومەنەمە نەفەدەڵتەینن سباژاتی وسە ئەڤژاگڵ کوتفی داوافتە خیساونەڵەوەم نە فەشی وەدیمە نە کەشتەرتیمە مادۆڵۆ نەڤژاگای نەزورەم مە ئافتە ژەغەنسی ئەڤژاگەدام چی زور و دۆن قاتتەرێک قاتتەر کوکەننس وەد وسە ڤژاگ شەفتل نەمادنە فەڵە وسە ڤژاگە چی ژۆنە ئەمە ودۆن کونە زورۆی وسە ڤژاگای وەتام وسە ڤژاگ شەفتل نەمادو مەیرشتۆنە ئادەمەی ئەڤژاگ چی ژۆنە ودۆن زورگە نەکەننس وێیتە تا بنتۆن نەژۆنە ئەمە نەقوتاک ئاژێ ئاژمە فترێ فتەرکەنە ئەمە تنگار خاین قەوە ئەفشۆن تا گورن نەقەوە منە تەلەڤیزیۆنا دبیرە پرۆگرامانەی شکۆڵاتنەی گاژێتنەی ئەندەر کواوەت خۆش فەڵە کەدنەی وەتەر بینۆن تاشتە وەکو زورەم وەد نفاگۆ ومەنمە ماخ مادەڵۆ نەڤژاگە نەخەزەرتە شاخۆرشتەم نەخیشتەرتە ماخیمە مادەڵۆ نەڤژاگەی زرتۆی نرتا بینۆنتە کەرەزیمە ورشاگاو زورنسمە فەشیوەت وەدە کودباژۆنی ناکو مە ئەڤژاگە شەفت ئەندەریشتەمە ئەمگەشنەوە ومەنەمە ئەڤژاگ کوفێشەفا وەد یەمە ئەغداو دەرفێشەفسەنی یەمە کولتور دەرفێشەفسەنی ئەمە مارقو دکەنوت ئەڤژاگ کەمەنەی ئەغداو کەمەنەی کولتور کەمەنەی وسا دێماکە نۆم دەرمانە وزەنی قگاگەم قوتاگ ئافتەوە فەڵە ئافتە دەرژەغەنس سدان فێشەفتای و کەم فێشەفتای ومەی شارزنەژەگە مە ماخ ئەڤژاگە بینۆن تاشتەوە فێشەفتان ئەمەیە فەشتەمە بینۆن تاشتەوە زورگە کوباوناڵەم زورنڵ کوباوناڵەم مادەڵۆ نەڤژاگەی وەد نێڤژاگە فەشتەمە ئەشراشکەن ئامانن وزەنی ئەمە گەشکەراژ دەرور دگەی باوناڵەن قەوە وێتەمە ڕایشۆم سشتەم ومە نۆم دەرمانە وزەنێن رەنێم بارەم ئەندەر قوتەکتیمە ئارخایەم ئابۆنە قوتەکتیمە ئارخایەم فەڵە ڕایشۆمە قوتاک ئەڤژاگو ئەمە ڕایشۆم ماخ کەدنە نەڤژاگیش وەد ماختەرا دێماگەی نماد وزشتن فەڵە کە دڤژاگنەی وەدنە نۆم دەرمانە وزەنی مە نەخەشتە کەد وەژەردەمە نەفەس دشتوەتەر مەمەگەشکە ئابۆنە بۆن ئیرشتۆنن ئەڤژاگەی فڵ دەر تەخشینا قوتاگنەی ئەڤژاگەی فڵ دەر ئارخاینا قوتاگنەی ژەردیاک شاڵام تەون ژەغن یو خاتەرما ژەغن بەرەک بۆن خۆژختەوەت زەبەخ وت ئنەنیژ وت ئامۆنجن وت قساو خۆش زینەتەی خایجن وت